باش و بخێرهاتنا بینەرێن خوا دەکەین ji بۆ بەرنامەک دیا کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington ha demijmêr heştî spêdeya roja sêşemê Kurd Connection li ser platformên dengê Amerîka û satelaytayên RT jî tê weşandin. Silav Rêzîl min dexîlî şema û hêr û zengena. دادوەرێکی فێدراڵی داواکاریەکی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا پەسەند دەکات. دانیشتوانی پایتەختی یەکێک لە هەژارترین ویلایەتەکانی ئەمریکا دووچاری قەیرانی ئاوی پاک دەبنەوە. ئایا ئاستەنگەکانی بەردەم سەرۆکوەزیری نوێی بەریتانیا چی دەبن؟ هەوڵەکان بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی لە عێراقیش بەشێکن لە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان. و هەر di bernama îroda li Tirkiye bihabûna pêdawîstiyên xwendinê barê giranê li ser milê malbatan girantir dikin. دادوەرێکی فێدراڵی داواکاریەکی داناڵد ترامپی سەرۆکی پێشووی پەسەند کردووە بۆ وەرگرتنی کەسێکی تایبەتمەندی سربەخۆ بۆ پێداچوونەوە بۆ بەڵگەنامانەی کە لەلایەن FBI لە ماڵەکەی خۆی لە فلۆریدا دەستی بەسەرداگیراوە. دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە. بەڵێنم کاتت باش؟ ئەم کاتۆ باش هێرۆ. سپاس. بەڵێن زانیاری زیاتر لەم بارەیەوە چی هەیە؟ ئەلبەتە وەکو پێشبینی دەکرا لە هەفتەی ڕابردوودا زۆرێک لە شارەزایانی یاسایی ئاماژەیان بەوە دەکرد کە دادوەر لە هەندێک لە لێدوانەکانیدا ئەوەی لێخۆنراوەتەوە کە ئەم داوایەی تیمە یاساییەکەی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا پەسەندەکە، بەڵام ئێستا شارەزایان زیاتر جەخت لەوە دەکەنەوە کە دادوەر ئەو بڕیارەی داوێتی هیچ کاریگەریەکی نابێ بەسەر ئەوەی کە بگوترێ ئیتر لێکۆڵینەوەکان لەو دۆسێ و بەڵگەنامانەی لە خانووەکەی ترامپدا لە ئەستانی فلۆریدا دەستیان بەسەرداگیراوە کۆتایی پێدێ. با پێکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین. دادوەری دادگای فێدراڵی لە باشووریستانی فلۆریدا هاوڕایە لەگە تیمی یاسایی داناڵد ترامپدا لە دۆسەی پێداچوونەوە و هەڵسەنگاندن بۆ ئەو بەڵگەنامانەی لە ماڵەکەی سەرۆکی پێشووی ئەمریکادا دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی دەستی بەسەرداگرتن. دادوەر داوای تیمەکەی ترامپی پەسەند کرد بۆ دانانی کەسێکی تایبەتمەندی سربەخۆ تا پێداچوونەوە بە بەڵگەنامەکاندا بکە. ئەم بڕیارەش بۆ ماوەیەکی کاتی ڕێگە دەگرێت لە وەزارەتی داد ئەو بەڵگەنامانە بەکار بهێنێت لە لێکۆڵینەوەکانیدا. ئەمە بەمانای کۆتایی هێنان نییە بە لێکۆڵینەوەکان، بەڵام لەوانەیە سەرئێشەیەک بۆ ئەو کارانە دروست بکات کە وەزارەتی داد دەیەوێت بیان کات. ئەم بڕیارەی دادگا کاریگەری نابێ بەسەر پرۆسەی مەزەندەکردنی زیانەکانەوە کە حکوومەت دەیکا بۆ ئەو 700 بەڵگەنامەیی بە زۆر نهێنی ناودێر دەکرێن یان مۆری نهێنیان لێدراوە. داناڵد ترامپ جارێکی تریش هێرشی زارەکی کردەوە سەر دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی. ئەو هێرشە شەرمەزاریەی کردیانە سەر ماڵەکەم وە گاڵتەجاریەک بووم بە دادوەری. ئەم پشکنینەی FBI ترامپی گەڕانەوە بۆ ناو بیرکردنەوەی دەنگدەران بەر لە هەڵبژارنەکانی مانگی یازدەی میدتەرمی کۆنگرێس. سەرۆک بایدنیش لە لێدوانەکانیدا بەردەوامان لە سەرزەنشتکردنی سەرۆکی پێشووی ئەمریکا. ترامپ و کۆماریەکانی هەڵگری دوورشمی ئەمریکا مەزن دەکەینەوە بڕیاری خۆیان داوە. ئێمەش بژاردەی خۆمان هەیە، یا ئەوەتە بنیادنانی ئەمریکایەکی باشتر یانیش دەتوانین بە ڕێگەی خزی لە بیرچوونەوەدا بڕۆین بۆ ئەو شوێنەی نامانەوێت بۆی بچین. بەڵێن دەست خۆش بۆ راپۆرتەکەت. دەمەوێت بزانم دادوەر وادەیەکی دیاری کرا و وایە وەزارەتی داد چی دەڵێت یعنی لەسەر ئەم بڕیارە؟ دادوەر وادەکەی دیاری کردووە بۆ دانانی ئەو کەسێک کە ترامپ داوای دەکات؟ بەڵێ هێرۆ وادەکەی دیاری کردووە و ڕۆژی هەینی دیاری کردووە تا هەردوو بەرەی ئەم کێشە یاساییە واتە تیمی یاسایی داناڵد ترامپ و هەروەها وەزارەتی دادی ئەمریکا بتوانن لیستی ناوی خۆیان بخەنە بەردەم دادوەر و ئەو کاتە پرۆسەی هەڵبژاردننی ئەو کەسە تایبەتمەندە دەست پێ بکواتە مەرجنی هەرتەنها یەک ناو بێ بخنێتە بەردەم دادوەر ژمارەیە ناو وەزارەتی دادوە تیمی
یاسایی ترامپ دەیخەنە بەردەم دادوەر و دواتر پرۆسەی هەڵبژاردننی ناوەکە دەست پێ دەکا. ئەمە بێلەوە تا ئێستا وەزارەتی داد هیچ قسەیەکی لەسەر بڕیارەکەی دادوەر نەکردووەوە، هیچ ئاماژەیەکیشی نەداوە بەوەی کە ئایا ئەو بڕیارەی دادوەر دەخاتە بەردەم دادگای لێپێچینەوەیان نا. بەڵێ سپاس بەڵێن ساڵح. سپاس بۆتەوە. و سەرۆک جۆ بایدن جارەکەدی ڕەخنا لە کۆماری پارێزین مەگا و ڕاستگرین تند و پشتەوانین سەرۆکی بەری دۆنالد ترامپ گرت و کریارین وانین تندرە و شەرمەزارکردن. دووشەمبێ بایدن داخواز ji ئەندامên سندیکایان li دوو ویلایەتên girîngin ji bo hilbijartina kir heta dengê xwe bidin endamên Partiya wî ya Demokrat li hilbijartinên nîva dem li meha 11 mijdarê li West Mifflin, Pennsylvania Biden gote parîzerên komarî Partiya Komariya niha ne Partiya Komariya bavên we ye. Ew partiyek gelek cuda ye û kesên ku rêberatiya wê dikin îro جدانه. گوتاره ویا سیم ل پنسیلوانیا پشتی گوتاره که دی بول ملواکی ل روزا کارکران کو دست پیکا نفرمیا کمپینا هل بجارتنایا بما بستا راکشانا دنگ دران جبو هل بجارتنین هشتی مجداری. اف هل بجارتن دی دیار بکن که اگر پارتیا دموکراتیا سلوک بایدن دی بمینه پرانی ده هردو جواتین کنگرسی ده. دانیشتوانی پایتەختی یەکێک لە هەژارترین ویلایەتەکانی ئەمریکا هێشتا بێ ئاوی پاکن دوای لافاوێکی گەورە لە جاکسنی ویلایەتی میسیسیپی وێزگەی سەرەکی پاکردنەوەی ئاوی شارەکە تێکچووە. ڕەخنەگران دەڵێن ئەم پرسە لەو شارەدا قوڵتر بۆتەوە کە زۆرینەی دانیشتوانی ڕەشپێسن و بەرگەی ڕەگەزپەرستی گرتو و ئێستاژ ڕوبەڕووی قەیرانی ئاو بۆتەوە. ئەندامانی پاسەوانی نیشتمانی ئاوی خواردنەوەی پێویست بەسەر دانیشتوانی شاری جاکسۆن لە ویلایەتی میسیسیپی دابەش دەکەن. بارانبارینی زۆر و لافاوی خێرا بەشێک لە ویلایەتەی باشووری خستووەتە ژێر ئاو. سیستەمی ئاوی شارەکە تا ڕادێکی زۆر لە کار کەوتووە و زیاتر لە 160,000 دانیشتووی شاری جاکسۆن کە زۆرینەیان ئەمریکی ئەفریقین ناچار بوون خۆیان کار بکەن و ئەو ئاوەی کە دەتوانن لە بۆریەکان وەری بگرن بیکوڵێنن بۆ خواردنەوە. هەفتەی ڕابردووش لە کاتێکدا دانیشتوان سەریان گرتبوو بە وەرگرتنی ئاوی پاکی خواردنەوە پارێزگاری میسیسیپی باری نەئاسایی ڕاگەیاند. دەمەوێت بە شێوەیەکی تایبەتی سوپاسی ئەندامانی پاسەوانی نیشتیمانی بکەم کە لەو شوێنانە کارەکەن و ئاسانکاری بۆ ئەو کردارەکەن. بەڕاستی یارمەتیدانی ئەم کەسانە گرنگی زۆری هەیە بۆ سەرکەوتنی هەوڵەکان. ڕیڤز گوتیشی لە کاتی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا نزیکەی 3 ملیۆن بۆتڵی ئاو لە جاکسۆن دابەش کراوە. دانیشتوان پێشتر لە مانگی حوتەوە دوای ئاگاداریەک سەبارەت بە گومانەکان لەبارەی پیسبوون و تێکچوونی سیستمی ئاوی شارەکەوە ناچار بوون بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەیان دەست بکەن بە کوڵاندنی. ئێمە نەک تەنها ڕوبەڕووی کون و ڕزیوبوونی سیستەمی ئاوی شارەکەین بەلکو لەگەڵ کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوەشدا ڕوبەڕووین. زستانی ساردتر و هاوینی گەرمتر و بارانبارینی ساڵانەمان زیاترە. هەموو ئەمانەش کاریگەری لەسەر ژێرخانی ئاومان دروست دەکەن. بەرپرسان دەڵێن پەستانی ئاو لە جاکسۆن بەردەوامە لە باشتربوون، بەڵام سەرۆکی شارەوانی شارەکە هۆشداری دەدات لەوەی کە ڕەنگە بۆریە کۆنەکان لە ژێر لێشاوی ئاوەکەدا بتەقنەوە. پارێزگار و سەرۆکی شارەوانی هەفتەی ڕابردوو بە یاوەری کارگێڕی دەستگای بەڕێوەبردننی فریاگوزاری فدراڵی گەشتێکیان بۆ وێستگەی خاوێنکردنەوەی ئاوەنجامدا. ئەو شوێنی ئێمە لە ئێستادا وەک دەستگای بەڕێوەبردننی فریاگوزاری فیدراڵی سەرنجمان لەسرە. دڵنیابوونەوە لە توانێک دابینکردن و پشگیریکردنی دەستگای بەڕێوەبردننی فریاگوزاری مەسیسیپی بۆ هێنانی ئاوی خواردنەوەی پاک و پشگیریکردن لە کارەکانیان. بەڵام لەوەش گرنگتر هاوکاری هاوبەشە فیدراڵیەکانمانە بۆ دروستکردنەوەی وێزگەی خاوێنکردنەوەی ئاوەکە. هاوکاتیش ئەو دانیشتوانەی کە توانای کڕینی ئاوی بوتڵیان هەیە بەردەوامن لە بارکردنی ئۆتۆمبیلەکانیان لە ئاوی بوتڵ. بەرپرسانی ناوچەکە دەڵێن وێستگەی خاوێنکردنەوەی ئاوی شارەکە پێویستی بە چارەسەریەکی هەمیشەیی تر و خێراتر هەیە. بۆ ئارەش عەرەبەسەدی بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن. دووشەمێ 180 پەنابەر کو زارۆک نافوان دەبوون لە ژوڵاتن ناڤەندێ ئەمریکا لاتین و کوبا هاتبوون دیتن دوو ئۆتۆبیساندا لە ڤێراکروز لە ڕۆژهەڵاتە مەکسیکۆ. نۆبەدارین نیشتمانی گوت و کاربەردەستێن مەکسیکۆ 3 کەس گرتن دەست بەسەر ئۆتۆمبیلەکێدا دوو ئۆتۆبیسان
و هەروەسا پارچەیەک چەک دەگرتیە لە خاڵەکە پشکنینێ لەسەر ڕەوان ڕێکا ڕۆژهەڵاتە ڤێراکروس ئەف بوویەر بوو چەند ڕۆژان پشتی و نەح بەنابەر دێڕەخی ئەمریکا یê ڕووبارê ریۆ گراندا li nêzik Teksasî mirîn Meksîko li jêr fişara Amerîkaya ji bo parastina sunûrên xwe li pêş penaberan bi hezaran kes ji welatên navendê Amerîka Latîn Kuba, Haîtî û Venezuela rû dikin Amerîka hinek ji wan jî xwe li Meksîko digirin û dixwazin li wer xwe biparêzin. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆک وەزیری بریتانیایê yê li ser çonê Boris Johnson piştevanî lê serok wezîra nû helbijartî Liz Truss û hikûmeta wê kir. Îro sêşemê Johnson ji ofîsa xwe derket beref Scotland û bi fermî de ji karkêşana xwe da şajina Brîtanî Elizabeth. Johnson ku berî dû mehan de ji karkêşana xwe ragihandibû digel şajina Elizabeth kom bû bi mebesta veguhastina desalatê ji bo Liz Truss. Doh dûşemê Partiya Parêziyar Xanim Truss wek rêbera partiyê helbijart û dê were destnîşankirin wek serok wezîra dahatiya Brîtanya û piştî demekî jî ew dê digel şajin Elizabeth kom be. Di gotara xatirxwestinê de Johnson got rêberên ڕێبازین wên aborî Brîtanya yan aborî Brîtanya bihêz kir. Li bera li demek nêzik Xanim Liz jî yekem gotara xwe bide ji bo 67 milyon Brîtanyan ku li bendêne bizanin ka dê ew çi rêbazan peyrew bike ji bo çareserkiriya bihayê sûtemeniyê li demê ku zivistan her tê û nêzik dibe. وەزیری دەرەوەی بەریتانیا لیز ترەس دەبێت بە سەرۆکوەزیری داهاتووی بەریتانیا پاش ئەوەی ڕۆژی دووشەمە لە دەنگدانێکی پارتی پارێزگاراندا سەرکەوتنی بەدەستێنا. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆکوەزیری وڵاتەکە بۆریس جۆنسن نزیکەی 2 مانگ لەمەوبەر دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند. ئایا ترەس دەتوانێت ببێت بە سەرۆکوەزیرێک کە جێگای ڕەزامەندی هاوڵاتیانی بەریتانیا بێت لە کاتێکدا کە ئێستا کێشەی سوتەمەنی و قەیرانی ئابووری و هەڵاوسانی دارایش ڕووی لە ئەوروپا کردووە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەچینە لای دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی لە لەندەن. دکتۆر سەرەتا سوپاس دەکەم بۆ کاتەکەت. با لەوەوە دەست پێ بکەم بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە دەزانین ترەس لە ڕێگەی هەڵبژاردنێکی گشتی هەڵنەبژێردراوە تەنها لە نێو پارتەکەی خۆیدا دەنگی بەدەستێناوە. ئایا چەندێک پشتیوانی خەڵکی بەریتانیای لەگەڵدایە؟ یعنی ئێستا بەڕاستی پشتیوانی زۆر نییە. ئەم بەیانێ من گوێم لە BBC ئەگەر کە گفتوگویان لەگەڵ خەڵکدا دەکرد زۆربەی ئەوانەی گفتوگویان لەگەڵ دەکرا دڵنیان نەبوون چ جۆرێک پرای منیستەرە بێ چ جۆرە سەرۆک وەزیرانی هەبێ چونکە بەڕاستی زۆریش نایناسین. ئەمە وەکو بۆریس جۆنسن نییە بڵێ پێشتر مێری لەندەن بووی و بەردەوام لە چاوی میدیا بوو بێ. جیاوازێکی زۆری هەیە ینی پێشتریش بەڕاستی ترەس بەوە ناسراوە کە سکیڵی کۆمیونیکیشنی یا کارامەیی گفتوگۆی زۆر بەهێز نییە. بەڵێ باشە دکتۆر دەزانین کەسێکی وەکو ڕشی سوناک زۆر بەناوبانگتر بوو وەکو بابڵین لە بەریتانیا وەکو ئەندامێکی پەرلەمان کەسێکی بەناوبانگیش بوو لە ناو پارتەکەیشدا. هۆکاری چی بوو کە بابڵین لیز ترەس توانی متمانی زیاتری پارتەکەی بەدەست بهێنێ بۆ سەرۆکی پارتی پارێزگاران؟ لێرە بەواڵێن سێنارەی جۆن مەیجەر ئەگەر بیرمان بێتەوە کە مستارچە لەژێر وازی هێناو لەژێر فشارە زۆر کەسی بەتوانە ناوی خۆی نووسی بوو بەڵام لە هەموو ئەوانە خۆی کاندید کردبوو لە هەموو ئەوانە جۆن مەیجەر هەڵبژێرا کە بەڕاستی کەمتر دەناسرا. ئەمەش وایە پێدەچێ هەمیشە لەم قەیرانانە بۆ کەسێ بچن کە کەمتر ناسرابێت چونکە ئەوەی زۆرتر ناسراوە دیارە چیە نایەوێت ینی بەڕاستی فۆرمیولایەکی نییە بەڵام لە هەموو بارێکدا
بۆ ئەوە دەچن کە کەمتر ناسراوە یان لە چاوی میدیا نەبووە، چونکە ئەو کەسەی لە چاوی میدیا بووە هەمومان دەزانین چۆنە. ئێستا لیز ترست کەس نازانێ بڵێ چی، ئەڵێ با بزانین چییە کات، ڕەنگە بۆ ئەوە بوو بێت. بەڵێ باشە دکتۆر لیز ترست لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا پەیمانی ئەوەیدا کە ئەگەر ببێ بە سەرگۆزیری بەریتانیا ئەو با بڵین باج کەم ئەکاتەوە و هەروەها کێشەی سوتەمەنی کە ئێستا بوو بە کێشەیەک لە تەواوی ئەوروپا نەک تەنها بۆ بەریتانیا ئەو کێشەیەش چارەسەرەکە پلانی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە، هەرچەندە بەڕوونی ئاماژەی بە پلانەکەی نەکرد. جا بەڕای تۆ لیز ترست دەتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببێتەوە ئەو کێشانە چارەسەر بکات؟ زۆر بتوانمەوە بڵێم، بەڵام بەڕاستی لیز ترست بە قەیران هاتووە، خۆڕەنگە بە قەیرانیش بڕواوەکو هەر سێ سەرک وەزیرانەکانی وەزیرانی پێش خۆی. لیز ترست ینی تەحەدای زۆر لە بەردەمایە، یعنی لەوانە ئەگەر ناوی چەند دانەیەک بڵێم تاوان و سەرپێچی تاوان هەر زۆر بەرز بۆتەوە، بەرز بوونەوەی بەهای ژیان، شتی ڕۆژانە کە ئێمای کڕین وەکو چاو و قاوە و گۆشت و پەنیر هەمووی ئەگەر دەبڵ نەبوو بێ سێجا بەرز بۆتەوە. مەسەڵەن کێشەی برێکست و پەیوەندی بە ئەوروپاوە بیرمان نەچێ ئەو سێ سەرک وەزیرانەی پێشوو ئەگەر برێکستیش لە ناوی نەبردەبن برێکسر ڕۆڵێکی گەورەی هەبووتیانە. ئەمجا بەرزبوونەوەی بەهای وزەوەکو تۆش ئاماژەوە پێکرێرەوەخان، ینی ئێستا باسیەوەکەن کە لە مانگی ئۆکتۆبەرەوە بەهای کەسێکی وەکو من ینی کە بۆی وزە کە ساڵانە چەند وزە بەم ئەچێتە نزیکەی 4500 پاوەند. ئەمە بەڕاستی خەیاڵیە بۆ کەس نادرێ. لیز ترست هینێکی هەیە، پلانێکی هەیە، ئەو پلانە من نیگەرانم لێی کە گوایە قەرزەیە بۆ کۆمپانی بە کەمپانی وزە. ئەو قەرزە دوایی شێ دەیداتەوە، پاشەوە بەڕاستی ئەوە دەسەڵاتی حکوومەت بەسەر ئێمەدا زیاد دەکا کە ئێمە ئەوکو پێڵێن تەکسپێری نامانەوێت دەسەڵاتی حکوومەت بەسەرمانە زیابێ. یعنی لە کاتی برێکستا حکوومەت وەکو دیمان حکوومەتی جۆرس بۆسن دەسەڵاتێکی زۆری بەسەر ئێمەدا ینی فەرز کرد. ئەوە باش نییە بۆ ڕەوتی دیموکراسی. گرفتی کەشکە هەیەی بەڕاستی ئەبێ حیزبەکە یەک بقاتەوە، بیرمان نەچێم لە سا 57 حیزبەکەی هێناوە، نەک لە سا حوتی بەریتانی لە سا 57 بەریتانیا کە دیار هیچ نزیکی 6,000 کەسە، بە 6,000 کەس بۆ بە سەرک وەزیران. ئەوە پریڤیلێجە، ئایا ئەتوانێت گۆڕانکاریانە بکە کە ڕوبەڕووی بێتەوە؟ ئەوەیان ئینگلیزەڵێ دە جیوری ستیل ئاوتۆن دادوان. بەڵێ باشە، دەمەوێت بزانم پێت وایە لیز ترست بتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ ئەوروپادا باش بکە، وەکو دەزانین کە وڵاتانی ئەوروپاش نیگەرانیان هەبوو لەسەر ئەوەی کە لیز ترست ببێ بە سەرگۆزیری بەریتانیا؟ ئەو دەنگانەی ئێستا ئەیبیستین لە ئەوروپاوە نیگەرانەکە زەقەکاتەوە. دیارە لیز ترست گرفتی هەبوو لەگەڵ نۆرتن ئایلند، لەگەڵ باکووری ئایلندا. ئایا ئەتوانێ ئەو گفتوگۆیە کاریگەرانە بکات و کاریگەرانە برێکست بۆ پێشەوە بەرێ؟ بەڕاستی من بە زەحمەتی زانم. هەروەها ڕەنگە گرفتێکی کەشی هەبێ لیز ترست. ئێستا ئەوەی ئەیبیستین لە میدیاوە ئەوەیە کە لیز ترست ئەو کەسانە ئەهێنێتە حکوومەتەکەیەوە کە پشتگیری خۆی دەکەن. ئەوەش گرفتێکی دیکە دێنێتە پێشەوە، چونکە ئەوانە هەمویان تونڕەوەکانی ناو کۆنسێڤەتیڤ پارتین. هەروەها بڵین دابەشبوونی حیزبەکەی قوڵتر دەکاتەوە. بەڵێ دکتۆر، دوا پرسیارم ئەگەر بکرێ بە کورتی وەڵام بدەیتەوە، ئەگەر بەریتانیا هەڵبژاردننی داهاتووی بکا لە بەرچاوگرتنی کارەکانی با بڵین پارتی پارێزگاران، تۆ پێت وایە جارێکی تر ئەم پارتە بتوانێت زۆرینە بەدەست بهێنێتەوە؟ یعنی لیبەر پارتی ئەو پارتی بڵین ئۆپۆزیسیۆن زۆر لاوازە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگە من گومار بکەم پارەکەمە خەمەستای لیبەر پارتی. بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار فەتاح بۆ کاتەکەت. سپاس. من سپاسیەوەک. کاترینا کۆڵۆنا مەزنا دیپلۆماتە فەڕەنسی دووشەم بووێ خەماخوا دیار کرد لە هەمبەر خەتەرا و رووسیا تورکیا بکارتینە
داکو خوا ji tola cizayên cîhanê la bida ku ji ber şerê li dijî Ukrayna li ser hatine danîn li demê seredaneka hestiyar ji bo Enkerê bi mebesta çareserkirina nakokiyan xanim Kolona bi hevberê xwe yê Tirkiyê Mevlût Çavuşoğlu re civiya berî ku îro sêşemê seredana Athîna bike ji bo danûstandinan li ser girjiyeka nuhya di nêvbera dû neyarên dîrokî û endamên NATO da Tirkiye û Yunanistanê. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan Athîna xetabar dike bi dagirkirina giravên di deryaya Eçeyê da lê Athîna wan xetabarkirinan red dike. سەرۆکوەزیرانی عێراق دووەم خولی دانوستاندنی لەگەڵ سەرکردە سیاسیەکان ئەنجامدا بە مەبەستی چارەسەرکردنی قەیرانی سیاسی بەردەوامی نێوان لایەنە نێرە شیعەکان لە عێراقدا. هەرچەندە نوێنەری لایەنی سەدر ئامادەی دانیشتنەکە نەبوو، مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ نێرە سیاسی سەرەکیەکانی سەدر و هەروەها بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق و توێژی کرد. هەر لەو دانیشتنەدا نوێنەری تایبەتی نەتەوەیە گرتۆکان بۆ عێراق جنین پلاسخارد ئامادە بوو. بە پێی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق بەشداربووانی کۆبوونەوەکە بانکێژنامەکەیان بۆ بەشداری ڕەوتی سەدر نوێکردەوە. هەروەها بەشداربووان ڕێککەوتن لەسەر پێکهێنانی لیژنەیەکی تەکنیکی بۆ داڕشتنی نەخشە ڕێگایەک بۆ دۆزینەوەی خاڵە هاوبەشەکان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە. و هەموو پارت و لایەنین سیاسی لە عێراقی لە بەندا بڕیارە دادگەها فدرالیە عێراقینە کە ئەگەر ئەندامین ڕەوتە سەدر ڤەگەرنە پەرلەمان یاننا ji bilî wê jî diyarê hemû layên dizanin ku pêşniyaza Sedr ji bo helbijartinê nû li Iraqê vegeran jênîne lewan nedûre helwestê li hinek layenan yên dij were guhartin. Em çavarî çi dikin? Sunûr Kerîm peyamîra dengê Amerîka li Silêmaniyê niha rastexwe bi meraya Sunûr em kate dibaş yanî çawarwanî çi dekirê li dadgehê federalî we begiştî pêşhatî siyasî nû emro li Iraq çîn. بەڵێ دەخیلم کاتتان باش طبعا وەکو جەناب داماژەر پێکردواوی کە دوێنێ بەدەست پێشخەری مستەفا کازمی کۆمەڵە لایەنە سیاسیەکانی عێراق و لەژێر چاودێری پلاسخارد کۆبوونەوە ئەوەی کە جەناب داماژەر پێکرد لایەنی سەدری دووبارە ئامادەی دانیشتن و دەست پێشخەریەکەی مستەفا کازمی نەبوو. بەڵام لە ئێستادا هەم لایەنی سەدری هەم لایەنەکانی ناو چوارچێوەی هەمانگی چاوەڕی بڕیاری دادگای فیدرالین کە بەشێک لە پەرلەمانتارەکانی سەدر لە دادگای فیدرالی داوا دەکەن واتە داوایان کردو بۆی کە بگەڕێنەوە بۆ پەرلەمان. ئەمەوەمان پێ دەڵێت کە بەڕای هەموو چاودێرانیش وایە کە لایەنە سیاسیەکان لە ئێستادا جۆرێک لە نەرمینواندنیان هەیە بەرامبەر بە سەدر و لایەنەکانی ناو واتە لایەنەکانی ناو ڕەوتی سەدر و لە هەمان کاتیشدا تێگەشتن لەوەی کە بە پێکهێنانی هەر حکوومەتێک بەبێ بەشداریکردنی سەدر و لە دەرەوەی واتە سەدر ناتوانرێ بخرێتە ناو واتە چوارچێوەی سیاسی عێراق و لە پرۆسی سیاسی عێراق وە دەربخرێ. بۆیە بە هەموو شێوەیەک هەموو لایەنەکان لە ئێستادا لەگەڵ ئەوەدان کە هەم سەدر بهێنەوە ناو پرۆسی سیاسی عێراق و بەشداری پێ بکەن بۆ ئەمەش چاوەڕی دادگای فیدرالین بۆی کە بزانن چ بڕیارێک لەبارەی بەشداری پێکردنی یاخود گەڕانەوەی کاندیدەکانی مستەفا کازمی دێتە ئاراوە لە داهاتوودا. باڵێ سنوور دیسان لە هەموو لایەنەکان گشت لایەنەکان دەزانن کە داواکاری سەدر بۆ هەڵبژاردننی نوێ ڕاستیەکە و ناتوانن خۆی لی لابدەن. قەت گۆڕانکاریەک لە هەڵوێستی بۆ نمونە چارچێوەی هەماهەنگی بەدی دەکرێت ئێستا بۆم بە بابەتی هەڵبژاردن کە خۆت گوتت هەندێ نەرمی هەیە بەرامبەر بە داواکاریەکانی سەدر. بەڵێ دەخیل بەپێی زانیاریەکانی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون لە ئێستادا لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی کە بەشێکی زۆر لە شیعەکان وێکێتی نیشتیمانی کوردستانیش واتە لە ناو هاوپەیمانێتدا جێگە دەگرن جۆرێک لە لێک تێگەشتنێکی هاوبەش نەرینێکی هاوبەشیان دەرکەوتۆتە پێش بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان ڕازی بن بە دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پێشوەختە بەپێی زانیاریەکانی من تەنانەت خودی دکتۆر بەرهەم ساڵحیش ڕازی بووە ڕەزامەندە وازام لە ڕۆژانی لە داهاتوودا هەنگاوەکان باشتر دەردەکەونە پێش ڕازی بۆ بۆی کە جارێکی تر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە هەڵبژاردننی پێشوەختە دووبارە بکرێتەوە بۆ ئەمەش لەبەرەوەی کە ئێستا هەمومان دەزانین عێراق لە ئامادەکاریە بۆ
چلەی ئیمام حسین دوای 12 ڕۆژی تر بەپێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا بڕیارە وەفدێکی هاوبەشی سوننەکان و پارتی دیموکراتی کوردستان کە هەردووکیان لە ڕابردوودا هاوپەیمانی لایەنەکانی ناوچارچەوەی واتە هاوپەیمانی کوتلەکەی سەدر بوون سەردانی سەدر بکەن بۆ ئەوەی کە ئەو لێک تێگەشتنە هاوبەشەی نێوان لایەنەکان واتە ئەوەی کە لە کۆبوونەوەکەی یاخود دەستپێشخەرێکی مستەفا کازمی لایەنەکان پێی گەشتون بگەێنە موقتەدا سەدر بۆی کە ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان لە ئێستادا نەرمینواندنێکیان هەیە بۆی کە هەڵبژاردننی لە عێراقدا واتە هەڵبژاردننی پێشوەختە جارێکی تر دووبارە بکرێتەوە بەڵام بەپێی زانیاریەکانی من و بەپێی چاودێرانیش باوەڕیان وایە کە ئەستەمە مستەفا کازمی بەم داوایە لە ئێستادا جارێکی تر ڕازی بێت پێدەچێت ئەو هەر داوا دەکات بۆکە یان دەبێت لە پرۆسی سیاسی عێراقدا بە فعلی لە ئێستادا دەنگی هەبێت یانەوەی کە لە ڕابردوومان بینیمان پێدەچێت مستەفا کازمی جۆرێک لە جۆرەکان شەقامی عێراقی هەم بدا بۆی کە پشێوی شەقامی بەڵام سنووری ئێستا هەموو لایەک دەزانی کە گرێەکە سەدرا و سەدرش بڕیاری داوە لە پرۆسی سیاسیە دوور بکەوێ و ئێستا خۆتش وەکو دەڵێ کە لایەنەکان لە هەوڵی ئەوەدان سەدر بگەڕێتەوە بەچی شێوەیەک سەر دەگەڕێتەوە ئەگەر بڕیاری خۆی دابێ ترکاری سیاسی نەکاتن هەر ڕەوتەکەی بگەڕێتەوە یان خۆش بێتە ناو سیاسەتە بەڵێ طبعا ئەو داوای گەڕانەوەی ڕەوتەکەیە کاواتە پەرلەمانتارەکانیەکە ئەمە ئەو تویتانێک کە لە ڕابردوودا یاخود ئەو ڕاگەیەنراوانەی کە موقتەدا سەدر چەند جاری تر ڕاگەیان چاودێران ئاماژە بۆ دەکەن کە ئەمە تەنیا وەکو فشارێک بوو بۆ لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی بۆی کە دەوێت فشارێک دروست بکات بە حکوومەت بەبێ ئەو پێک نەهێنن ئەگینا لە ڕاستیدا داواکردنی لە لایەنەکان پەرلەمانتارەکانی لایەنی سەدری لە محکەمەی ئیتیحادی بۆ گەڕانەوەیان ئاماژەیەکی هوونە کە سەدر بە هەموو شێوەیەک دەیەوێت لە پرۆسی سیاسی عێراقدا بێبەش نەبێ بەڵام بیرمان نەچێت یەکێک لەو مەرجانەی کە لایەنەکان یەکێک لەو دەستپێشخەرانی کە بەگشتی لەسەری کۆک بوون مانەوەی مستەفا کازمیە کە شێوەیەک لە شێوەکان لە ئەمە خواستی سەدریشی لەسرە بەڵام لایەنەکان ڕێکەوتون بەوەی کە ئەو وەزیرانەی لە ئێستادا لە ناو حکوومەتەکەی کازمیدان هەموو لایەنەکان وەزیرەکانی خۆیان بکشێنەوە ئەوی کە دەموچاوی نوێ کەسی نوێ بهێننە پێشەوە باڵێ سنوورکەریم پامێری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان بوو زۆر سوپاس ئایا دەکرێت ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەنجومەنی سووریای دیموکراتیک ڕێک بکەون ئەمە بابەتی راپۆرتێکمانە کە لەم بەرنامەیەدا پێشکەشتانی دەکەین بالی پشتی وێ ناوبڕێ برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه دوای نزیکبوونەوەی نێوان ئانکەرە و دیمەشق ئایا دەکرێت هاوپەیمانێتی سووریا و ئەنجومەنی سووریای دیموکراتیکیش ئاش ببنەوە هەرچەندە هەندێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا باوەڕیان بە نزیکبوونەوە لەگەڵ ئەنجومەنی سووریای دیموکراتیک هەیە بەڵام شوێنکەوتوانیان دەڵێن ئەمە مەحاڵە راپۆرتی زانا عومەر Alîn opsiyona Sûriyê diyar dikin ku her nêzîkbûneke di navbera Enqere û Dîmeşqê de dê bandoreke neyînî li ser rewşa opsiyona Sûrî bi giştî bike. Berpirsên Meclisa Sûriya Demokratîk Mesede got hejmareke mezin ji partî û hêzên siyasî li xwe digire û nûnerê siyasî hêzên Sûriya Demokratîk dibêje. Ev çend salin ew hewl didin platformeke hevbeşiya opsiyona Sûriyê ava bikin lê îtîlafa Sûriyê xwe dûr dixe. Endamê desteya serokatiya Mesedê Sîhanûk dîbo dibêje wekû got çawa Mesedê amade ye ji diyalogê li gel rejîma Sûriyê ew ji bo lihevkirinekê li ser bergaleke niştîmanî amade ne li gel îtîlafa Sûriyê hev bikin. Ji Qamişlo em karin bibêjin guhertinekî demokrasî ew derfet îro heye û em karîbin bibêjin bêhtir jî em karin gavekî bavêjin ser esasê komkirina opozîsyona Sûrî bi hemû jî ji ber got mekarî bû wiqa sala em bibêjin desthilatdariya Şamê em hazirin ji bo diyalogê feçûlo em nikarin ji beşê opozîsyonê re bêjin. Li aliyekî din hin pêkhateyên îtîlafa Sûriyê got girêdayî Tirkiyeyê îradeya xwe ya ji bo diyalogê li gel Mesedê jî nîşan didin. Berpirsê Ofîsa Peywendiyan Dirêxistina a Sûriya Demokratîk Gabriel Mûşê got yek ji pêkhateyên desteya danûstandinan a opsiyona Sûriyeyê dibêje.
دوی هیزن سیاسیین اپسیون سوری لخوا وگرن و بریار واند دستی وان دبه حسابات يجب أن تستهدف بالدرجة الأولى دوی جنوب هیزن خو وگرین به آرمانجا خرد کرنا بنگه خود دانستاندنا دا بر به آوا کرنا بریار کانشتیمانی سر بخو کو برجواندین سوری لبرچاو بگره چاوا ولاد لبرجواندین خود نیرن اوه جی پیدوی به اراده که سر بخو هیا و شرط و مرچ هنه همو عالی بجه بکن لگوری چاودیران هگر ائتلاف بگشتی نکاره دیالوگ لگل مسده پیک بینه لیهن پیکاتین وی دکارن وی یکی لگل مسده پروژه که آوا بکن و دوی باوری دنگو کارین مسده هنه وی یکی پیک بینه دکتور سلیمان الیاس ریوبری ناوندا فراتیا لیکولینان باور دیکه گو ائتلاف سوری نخودی بریارا خویه لیهن پیکاتین دناوا وی ده دکارن نزیکی مسده ببن سرکردای ائتلاف نکارن دیکاری بکن یعنی هناك جواكارن يعني مكوناتي وتركيباوي هناك جواكارن بس بقشتين وبرياري بس نكارن جبرقو سركرداي وبرياري دستين دستي تركي دينا دستي وادا تفي جو بلاتفورم اوبسيون سورياي يك هلوس ديار دكن وتكانه چارەسەریە ئالوزیا سووری بیەکردنا ڕێزن ئۆپسیۆنەیە و جیبجیکردنا بریارە ناودەوڵەتی 22 لێ هەمان دەمێدە تەکەس دکن گۆ بریارە ئۆپسیۆنا سووری دەستێ هێزن هەرێمی و ناودەوڵەتی دەیە و ئەو یەک سەدەما سەرەکەیە گۆ هەیانەها ئەو هەفکردن نایە پێکانی ژبلی سەدەمین سیاسی لەسەر دەریجەهەیە شەڕی ناوخۆیی لە سووریە ئالینە ئۆپسیۆنی شەڕی هەفکردنە کورد وێ پرسێ دکن گەلۆ بکوژەرێن زارۆکن وانڕە و چی هەفکردن هەبە تەوی سیاسەتمەدارن وان دەبێژن ئەو دکارن لە هەف بکن لێسەر عەردێ پر ئاستەنگی و کێشە هەنە زانا عومەر دەنگی ئەمریکا قامشلو پشتی درکتنا راپورتان کو روسیا حول داده یان حولا نزیکرنا انکره و شامه دیده په امیر دنگی امریکا یا عفرینی دی بیجا وان دنگویان کاریگری کریه سر خلکی هرمین باکور روشلات سوریه و هر وسا بره و بریا خسر او يعني او کاریگری و چاوابن اما نفروک راپورتان نوروز رشوه نزیکبونا دناوبرا رژیما سوری و ترکیه ده دما داوی دا بویه روژوا گلک داخویانین هر دو آلیان کار به دستین ترکیه کش دست بیکا آلوزیا سوریه ده دستواردان لوی ولاتی کربون قالا لهفهاتنا بشامه را دکن دربارا سدمین هلوستا انقره ده اندام نویزگاه تکلیان ده مسده دا جمال رشید آخوی جبرگو خون و خیاله وید هندر فتلاندنا اوسمالکی ند هندر دنیا داشکی روج روه لسریوی چمبر تنگ بی یعنی جمله کی ده روشاد هندر ترکیه ده نر روش کارامه فجبو و کلاندنه هنی کی هدی بکید بقزن جندر و دیگری یعنی یک جوی آرماجن هوتش تابی آدیامین و کنی بید پیشروجی ده اگر چهار سرن دسویره بی ورق المزن به دسوی دامن یعنی ورق قوت دسوی دامن و کنی بر سر ماسیر بینی لگور آگاهی نهاتنه بلافکرین دیالوگ ناوبر شام و انقره ده لسر بنگه هاره کفتنا ادانه تیکرین خود سال 1998 ده ناوبر آوان ده هاتو و امضا کرن اونها بحثانو کرنا ویره کفتنه تیکرن هف سروک کانتونا شهبا جمعه کالو اف مجار وهانر خاند اگر به اتفاق دیسا هات چیکرن لسر حساب دیسا نجواک سوریا لسر حساب دولت سوریا لسر حساب او شجاع جن سیاده سوریه او ما به سوری د پاراستانی سینوری خدا د پاراستانی گلی خدا نامینه جبرکو به اتفاق ما بگه د ترکیه کینگا خواست مداخله عرض سوریه بکه مداخله سینورا در باس بده که به هندر هر دوی مجاره دا هن راپورتان آشکره کربو که روسیا رولا ناوبینکاری جبون ذکرنا حکومت سوری و ترکی ده دلیزه دوی درباره دا کالو دبیجه که پیکان هر دو آلی لدیجی ریوبریا خسر لحف بکن لیدیسا ناکوکی دناوان ده گلکن گور یعنی روشینها گور بر جوانده ترکیه ده هریم دا گور خواستنی رژیم سوری دبی پیش دا یعنی هوش پر زحمته کنون بگن اتفاقا بی رنگی دبه بلکه به ضغط روسیا بسر هر ده حکومتا کنون به اتفاقا بی شکلی چیکن اما وقت بر جوانده هر دک دولتا نکن اتفاقا بی رنگی بگینه هر ده جالی خوا جمال رشید تکز دکه کو پشتی وی هلوستا ترکیه رولا اپوزیسیون سوری کو گریدای ویه نمایه دوی چارچوبه دا وی گود کنی زکبونا شام و انقره آلوزی سوری چرا سر ناکه لوما جالین سوریین ولاد پاریس دی خواستن دست بدن هف او وها دوماند
جی همو گل سوریه تخواستن لانی هم زمانه که مسیری دا در باز دبن یا هبون تنبونه یا سوریه برفاوده که مزن و هری یا جی امی که بمل همو پیکاتین در سوریه دا کرد خواب عربی خواه ام همو به هفرا که نبن لحب دیتنی که چه بکن ام که نبن به هف گینن جبو آرمنجه که پیش روژه جبو سوریه که دموکراتی جبو سوریه که پریالی جبو سوریه که نناوندیش همو سوریه ملگل سوریه توایی هیجای گوتنه که رژیم سوری و ترکیه هن شرط و مرجدانی بونج بول هف هاتنه که شام دخوازه ترکیه جا آخا سوریه وکشه و لهم بره انقره دخوازه در بازبونا ده هندر سوریه ده بو کوراهی 3 کیلومتری به بهانه اولکاریاوی وره اره کرن. نوروز رشو دنگی امریکا بە مەبەستی پاڵپشتیکردنی ژنان دەستگای ژنانی ئازادی بەردەوامە لە پەروەردەکردنی ژنان لە کۆبانی کە ڕۆژانە دەیان ژن لە چەندین جۆری کاردا ڕاهێنانیان پێدەکرێت. زانیاری زیاتر لە راپۆرتی محمود بالی بیبیستن. لە ترکیە di 12 îlonê da perwerde û fêrkirina sala nû dest pê dike. Li ber bilendbûna enflasyonê lêçûnên kirtasiyê ango, pênûs, defter, jêbir û her wekî din sala çûyî 500 lîra bû. Lê ev sal 3 qat zêde bûye û derketiye 1500 lîrayan. Li Enqerê di sûkên normal da çentên dibistanê bi navendî 400 lîra, qutiyê firavînê 105 lîra, avdank 75 lîra, qutiyê pênûsan 5 lîra, defter jî di navbera 20 heta 70 lîrayên tê firotin. Seroka giştî ya Sendîkaya Perwerdehê Necla Kurul van giranbûna tiştan gava dinirxîne dad de xuyakirin ku malbatên zarokan ev sal wê bi van bahayan barekî giran bidin ser milên xwe. Şimdi enflasyon biliyorsunuz çok yüksek. Türkiye enflasyonek heye. Efyek bandoreka xrab dide ser mamostaya malbatên xwendevanan. Mamostan nikarin de barê xwe bikin. Lê ji ber giranbûna tiştên qirtasiyê jî malbat nikarin van tişta bikirin. Ji ber ku bihayên her tiştî 3-4 qat bilind bûye. Wisa diyar diket ku di ev sal herkes tengasiyeke mezin bikişîne. Seroka giştî ya Sendîkaya Perwerdehê Kurul li ser fêrkirina bi zimanê dayîkê jî disekine. Kurul radigîne ku di belgeyên navnetewî da ev maf hatiye nastikirin. Lê desthilatî van mafa nade bikaranîn. Ana dilinde eğitim bir hak. Bütün uluslararası belgelerde bu hak. Di navbalgehên navneteweyî da jî hatiye diyar kirin ku di zimanê dayîkê da perwerde çêkirin mafekê mirovî ye. Li Tirkiyê jî pêwîst ev mafe were bicihkirin. Lê mixabin zarokên Kurd da Laza, Çekezan, Ereban ji vî mafî çi fayde nagirin. Desthala jî teşwîq nake lê bes pêşî lê dibire. Wek xwendevanên dibistanên serê navendî û lîse, xwendevanên zankoyan jî di warê giranbûna tiştên perwerdehê da gazînc dikin. Pirê wan ji bajarên xwe mecbûr dimînin ku biçin bajarekî din zanko bixwînin. Li ber vî jî mesrefên kirên xaniyan jî derdikeve. Ew di vî warî da hestê xwe wiha bilê dikin. Materyaller her şeyden önce çok pahalı. Ber her tişt alavên pêdiviyên perwerdê gelek giran in. Alûziya here sereke mirov nikare bikire. Ez bi xwe xwendekarê doktorayê me hindek tiştên pêdivî nikarim bistînim û dîsan kiryaxaniyan heye em nikarîn bideyn. Öğrenci olarak alacağım materyalleri her zaman... Ez xwendevana ku beşêra gihandinê me. Tiştên ku em pê tivî, kamera û hindek tiştên din e. Lê ji ber bihabûna van tiştan, em nikarin dest vebînîn. Ez li gel malbata xwe dirînim. Lê dîsa ji ber bihabûna van tiştan, em nikarin pêtiviyan xwandinê bikirin. Di materyalên xwendinê da li gorî sala çûyî ev sal sedan çil heta 5 zêde bûye. Di hin tiştên din da jî ji sedan 7 derbas bûye. Li ber van giranbûna jî pirê malbatan di nav fikaran e. Wê çawa pêdiviyên zarokên xwe bikirin serê wan tevlihev dike. Eyüp Demir, Dengê Amerika, Enqere. بەڵێ ئازیزان بە داوای لێبوردنەوە ئەمە راپۆرتی پامنێرمان محمود بالی نەبوو بەڵکۆمە راپۆرتێکی پامنێرمان ئەیوب دەمیر بوو سەبارەت بە تێچووی کەلوپەلی قوتابخانەکان لە تورکیا کە ئەم ساڵ 3 هێند زیادی کردووە. ئێستا دەچینە ئەو راپۆرتەی پامنێرمان محمود بالی کە باس لەوە دەکات دەستگای ژنانی ئازادی بەردەوامە بۆ ڕاهێنانی ژنان لە چەندین بواردا. ئەv dernavenda Weqfa Jina Azad e. Li vir rojane bi dehan jin li ser gelek cûreyên kar tên perwerdekirin. Godem bi dem weqif dewreyên perwerdekirina terzî, berberiya jinan, kompyûter û perwerdeya tenduristî bi rêva dibe. Firyal Elî rêvebera weqfeyê dibêje. Got armanca wan ji vê yekê ew e got piştgiriya jinan bikin. Taybet jinên got bê malxene û nizanin ti karî bikin.
گو لور دکارن خافیری پر کاران بکن و بخوا دبارا جیانا خوا بکن. لگور فریال گو دهیاما 4 سالان دا 500 جن لناوند هاتن پرورده کرن و هینجی دکار خدا بردوامن. بدر مركز مباكري دورات تعليم ومهني را دورات تعليمي ومهني حد حفت تقريبي تعليمي بني اللغات وكمبيوتر مهنيش بني كفيري وخياطية بدر مركزي دعم للمرأة يعني جنا كانت كوري بكي أمية تل بدر خهود كي پرورده به باشه داری مال خوش ساعت که و خوش ساعت که به انه بحس مال دارونانه جنن لور پرورده دبن تینن زمان گو کار و بار جن تیدا بشدار دبن پر هندکن لی ناوان دا وقفه ریل پیشوان ودکه دا گو کاربن خوا پیش بخن هروها جن ادی دکارن بخوا دا بارا جیانا خوا بکن و آلیکاریا مالباتین خواجی بکن. نعیمه محمد گو خافیری کاری لسر کمپیوتر دکه دبیجه و هر تم دخواست گو خافیر بکه لی درفت تو نبو و نها بو 3 هفته این لور فیر دبه و لگور وی گو پر پیشکتن لجموی چه بویا. او في مهنة أسفر حزكم أستمع في مهنة وخانج مهنة كمبيوتر فرقة وهنا خياطي هي كوفيري هي تمريض هي هر كس كي جانا مهنة حزكة وتيدا تشغله پروادتك وكاتشك وقيزك كشكي تينا ده في دورة مركز وقف المرأة مجال پر الجنارة كاتشكارا باكر سبي وارن في مهنة تيدا بشغلن سبي بيشتا پرواده بکن بعد پرواده بکن دین خاک شغلك خادم هرن دوام بکن تیزانین گو دوه هریمه دا جبر عرف و عادت ایلی کار جنان نهی سانه لیده چند سالین داوی دا گلک گوهارتن دنیرینا جواک دا چه بو گو ادی جن بیتر کتن تفگرا کار چه دعالی سیاسی دا و چه جی دعالی لشگری و خباتا روجانه دا گو سازین پشتگیری جنان رولکی گرینگ دوی آلی دا لیستن. محمود بالی دنگ امریکا کوبانی زایلی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ألمانيا بلاندكا كودو جسي كارجهن خوين الانرجيا اتوميين ماين د آماده باشی ده بهلا حیا کو داویا ساله که دن کو بریار بو سوتمانية بالتوهي قطبة كهطا بشتراز ببكو حيا زبستاني تيراوي الكتريك وهبا لدمكو او راستي تنقسيا بدسخستنا غازي دبا داخويانية كده دهدو شنبه روبرت حابك وزير دارائية ألمانيا قلت كو اف بنغاف وي واتاينا دا كو برلين دي دفج سوزين خبر دا كو حتى داوية 2022 او ديخوا جي انرجيا نافوكي باقش بكا حابك قلت جي باندنك يا جهيلا اوبراتورين تورا الكتريكي و ديار كركو جبر كيمبونا انرجيه لبازار اوروبي دباكو لزفستاني پیدا کرنا الکتریکی ببا کریزک هلبد او جی جبر بردوامیا شر روسيا لدجي اوكرانيا لهرما كردستان عراقي جيو زاروك لتاخك باجر السليماني لناف كولانا جرن آفي لسرمبلين خوا دادنينو داران لباركا كان نيزيك آفددن وانا افكريا چالك يك خوا يا روجانا ام في رابورتا دنگي امريكا ببينن او داني نمامكاني گرككيان بوتا ارك بسر ام من دالانوا آخر هر نمامو بناي من دالك ويا هەوڵێکی شارەوانی سلێمانیە تا لە منداڵەکانەوە ژینگە پارێزی بکەنە نەریت. من ناو شەمم ئەوە دایکی خۆمە. من هەمونداری من و براکەمە. من ناوم شۆخەم زارە داری منە. من ناوم زانیارەم دارە داری منە. سەوزبوونی هەر جێگایەک یان وێرانکردنی ژینگەکەی ئاستی هوشاری کۆمەڵگاکەی لە پشتەوەیە. ئەم منداڵانە ڕێگە ڕاستەکان هەڵبژاردووە هەر یەکە و چاودێری نەمامەکەی خۆیەتی.
هەموو یەکەمجا هەموو هاوڕێکان درەختێکیانە و بەس من نەبوو لە باوکە ماڵ پێشا تا درەختە لە چووە شاوین درەختەکەی بۆ پیاگەر لێم هەم بە ماوەی 3 ساڵە درەختەکەی بۆ درەختەکەم ئەویە ئەنجا هین گەشەیەکی کرد و درەختەکە لەبەر سێبەرەکەی بووین و ڕۆژانە پێشێرکارەکانی بەسەر ژینگەدا لێت دەبینرێن ڕەنگە پاراستنی شوێنە سەوزەکانی هەرێمەکە و سەوزکردنی و ناوچانەش کە بێ سەوزایی گەوی جێبەجێکردنی هوشاکردنەوەی کۆمەلگاکە بێت کاربەدەستانیش چاویان لەنەوەی داهاتووە ڕاستیەکەیە بێ ئێمە بە هەموو لامان هەوڵ بین شتێک دروستکەین ئەمنەوەی کە ئێستا دروستە بن دۆستی ژینگە بن پاکبوونی ژینگە ئەرکی تاک بە تاکی هەموو هەوڵاتیانی کوردستانە ئەم ناوچەیە سەوزبوونی باخچەکان هەم لە ڕووی جوانیەوە هەم لە ڕووی پاکبوونی ژینگەوە زۆر پێویستە بەڵام لەگەڵ پێویستیەکەیە و لەگەڵ سەوزبوونەکەیە ڕاگررتنیشی ئاسان نییە ئەم وڵاتە کێشی کەمی ئاوی هەیە ساڵانە ئێمە هیلاکین بەدەست با بڵێن ڕاگررتنی سەوزایەکانمانەوە و بەدەست ئاویانەوە لە ناوچەیەک کە گیرۆ دەبێت بەدەست کەمی ئاو ڕەنگە پرۆسەی سەوزکردنیش ئاسان نەبێت پێدەچێم هەوڵەی شارەوانی سلێمانی لەم ناوچەیەدا سەری گرتی بێت بەهۆی پەرێوشی منداڵەکانەوە وانە مامەکان دەبنە درەخت من حەزم لێیە ژینگەکەمان پاک بێ سروشتی هەبێ و دارەکەمان گەورە بێ بۆ ئەوەی سێبەرمان بۆ دابین کات و بۆ خۆمان دانیشین یاری بکەین قسە بکەین و سەیران بکەین و نزیکەی 3 ساڵە ئێمە باخەکەمان بەڕێوە دەبێت ڕەنگە گرەوەکە ئەوە بێت ئەزمموی ئەم منداڵانە و باخی گەڕەکەکەیان ئەزمونێکی تاقانە نەبێت لە شارێکدا کە ڕێژەی سەوزایی لە کەمبوونەوەدایە یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ئیلۆن مەها جیهانەیە نەخۆشیە ئەلزەهایمەرە و لە گۆڕە CDC ناوەندی کۆنتڕۆلکردنا نەخۆشیان لە ئەمریکا زێدەتری 6 ملیۆن ئەمریکی بوێ نەخۆشیە ڕادژین و 6مین سەدەمی سەرەکەی مرنا مەسنایە لە سرانسەری وڵاتی ئەم vê راپۆرتە دەنگی ئەمریکا لەسەر vê نەخۆشی ببینن Dema ku em navsalan ve diçin û pîr dibin, dibe ku em çend tiştan erda û berda jî bîr bikin. Lê hinek nîşaneyên vindabûna bîrînanê dibe ku nîşanên nexweşiyê giran bin, wekî destpêka nexweşiya Alzheimerê. Ez bêjim şeştiyek herî mezin ew e di derbarê nexweşiya Alzheimerê ku gelek nîşanên wê beşek ji pîrbûna normalin. Lêre rewşa nexweşiyê giring e. Giraniya wê, wêjeya wê, mezinahiya windabûna bîranînê. Hemî giringin. Lê heke ve berê xwe nadawîte kesekê bi nexweşiya Alzheimerê dibe ku zehmet be ku hûn bizanin ku hin ji çi nîşaneyan binêrin. Nûçegehanê serekeyê bijîşkiyê ABC News bijîşk Jennifer Ashton dibêje hinek nîşanên destpêka nexweşiyê hene. Ji bîrkirina navê kesekî yan jî randevûyekî ji bîrkirinekê normal e. Lê heke hûn nikarin navê zarok, dayîk û bavên xwe yan jî hevjîna xwe bînin bîra xwe bi berdewamî randevûyan ji bîr dikin û neşopandina demê nîşanên giringin û cihê nîgariyê ne. Dr. Ashton dibêje nîşanên Alzheimerê jiyana rojane yan mirovan asteng dike. Lê proseya normal ya pîrbûnê bi giştî asteng nake. Dema ku hûn bu nankirînê biçin dikanê û ji bîr bikin û bêhnan zivirin malê ew nîşanek giring e. Ew qet nagehêjin vê dikanê, ew winda dibin, ji bîr dikin ku çima derketine, bêhnan vedigerin. Heke nîgeraniyên ve hebin, Dr. Ashton dibêje hûn xwe bawer bikin û ji bo nirxandinek bijîşkî herin doktorî. Divê tu carî nekarê kesekî be ku bibe doktorê xwe. Ji ber vê yekê heke hûn ji hinek nîşanên xwe yan jî yên kesekî hûn lê dinêrin nîgeranin nirxandinekî bikin. Biçin doktorê nörolojiyê, pisporek bijîşkî. Rewşa wî kesî binirxînin. Da ku hûn ji xwe nepirsin ka ev normal e yan jî nenormal e. Raporta Rina Roy, Çeto Özel, Dengê Amerika, Washington.
ئەمەش یەکێک لە نەخۆشیە مەترسیدارەکان دەخیل خودی مەژنی پارێزە. هیوادارم. ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ هەر شاد و بەختەوەر بن. هەتا بەرنامە سبحی یا کورد کنەکشن ئەم خاتریش دۆتخوازن و هیویا دەمن خۆش ژۆڕا دیکن. خدا حافظ.